چۆن کەسێک ئاڵوودە دەبێت بە مادە هۆشبەرەکان چونکەەوە بەشێکە لەو هۆشیارەی کە ئێمە پێویستە بیزانی لە ڕاستی ئێستا خەڵکی باسی ئەو یادێ دەدەینەوە من بڵێم من توشبوو نیم توشبوونی خۆم مادام من توشبوونی بەناوی خوای گەورە و میهرەبان ئەوڕۆکە بەشدار بووین لە سمپۆزیۆمی هۆشیارکردنەوەی مادە هۆشبەرەکان کە چەند تەوەرێکی گرنگی لە خۆگرتبوو لێرە بەش یەکەمیان بریتبوو لە هۆشیارکردنەوەی کۆمەلگا و خێزانەکان لە دژی مادەی هۆشبەر بەشەیان بریتی بوو لە زیانەکانی مادەی هۆشبەر لەسەر لەشی خودی بەکارهێنەر بەشەج کەشمان پێی بریتی بوو لە بەشی چارەسەرکردن کاویش ئێمە چۆن بتوانین ئەو کەسانەی کە ئاڵوودەی مادەی هۆشبەر بووینە بیان ناسینەوە و پاشانەکە چۆن هاوکاریان بین بۆ ئەوەی بیان جێڕینەوە ناو کۆمەلگا چۆن چارەسەر وەربگرن لە لای پزیشک خۆی ئەمە بەڕاستی شتەکی شەرمنی ئەگەر بتوان یەکەس لەو نزیکەکانمانیان لە عایلەمان تووشی ئەو کێشەیەبی ئێمە پێویستە هاوکاری بکەین ئەوژەوەی کە سەردانی پزیکی پسپۆر بکە لە لای پزیکی پسپۆر ئەمە دەرمان هەیە بۆەوەی سەبر بە میکانیزمی پێدانی دەرمان و لەگەڵ پاڵپشت بە چارەسەری دەرونی پاڵپشت بە چارەسەری ئاینی و کۆمەڵایەتی ئێمە وە بکەین سەبر ئەو مادێ لە لەشی نەمینێ و لە هەمان کاتیشدا وا بکەین ئەو کەسە بگەڕێتەوە کۆمەلگا و ببێتەوە کەسێکی بەرهەمدار بەگشتی ئاین پارێزگاری ئەکات لە 5 شتی مرۆڤەکان یەکەم لە دینی مرۆڤەکە دوو لە عەقڵی مرۆڤەکە سێ لە ئاینی لە دەرونی مرۆڤەکە 4 لە کەڕامەتی مرۆڤەکە 5 لە بوونی سەرۆت و سامانی مرۆڤەکە یەکێک لەوانە کە مەسەلەن دیاردەی عەقڵیەکانە کە پێویستە لە کۆمەڵگەیەکدا نەبینێتن هەر شتێک یعنی ئاین کە بەها ئاینیەکانە بەها ئاینیەکان لە هەر کۆمەڵگەیەک ئەگەر مادەیەک وروژێنەر بیت یا مادەیەک کبکەر بیتن یا مادەیەک و ڕێنە دروست بکە مەسەلەن لەو کۆمەڵگە ئەو شتەیە ئەکەوێتە بابی ئەوەی کە قەدەغە بکرێتن لە کۆمەڵگا بۆ نمونەیەکت دەمێ مەسەلەن ئەتوو کۆکاینت هەیە مۆرفینت هەیە مەسەلەن حەشیشت هەیە کەسێک ئەگە 3 کەس بینی بەرامبەر دەرکەیەکی داخرا و بوەستن ئەم کەسانە کۆکاینیان خواردبیتن یان کۆکاینیان بەکارهێنابیتن ئەبینی تووشی ڕوژێنەرە ئەڵێ پێویستە دەرگاکە بشتێنین بچینە ژوورەوە بۆ نمونە ئەگەر یەکێک لەوانە مەسەلەن مۆرفینیان خواردبی هەڵێ پێویست ناکە دەرگاکە بکەینەوە و بچینە ژوورەوە پێویستە لەبەر دەرگاکە بخەوین ئەوانەی کە حەشیشیان بەکارهێناوە ئەویش ئەڵێتن نا پێویست ناکە دەرگاکە بشتێنین یا لە پێش دەرگاکە بخەوین ئەڵێ پێویستە لە کونی دەرگاکەەوە بچینە ژوورێ و ڕێنە دروستەکە بۆیە لە هەر شتێک کە وروژێنەربی یا کبکەربی یا و ڕێنە دروست بکاتن هەموو حاڵەتەکەی یعنی بەها ئاینیەکان قەدەغەی ئەو کارە ئەکەن و لە هەمان کاتیشدا مەسەلەن ئەوە وەکو مەسەلەن بۆ نمونە مادەیەکی تر نییە ئەمە ڕاستە و خۆ کاریگەری بەسەر عەقڵی ئینسانەوە هەیە مەسەلەن ئەتوو ئەبینی لە نەبوونی دۆپامینێک کە دۆپامین یعنی ئیشارە لە نێوان دەماغی ئینسان و جەستەی ئینسانەکان دروستەکاتن ئەبینی بە مادەی هۆشبەر لە 300 کاری تێئەکاتن بۆیە مەسەلەن لە کۆمەڵگەیەک بۆ نەهێشتنی ئەمانە یەکەمیان پێویستی مەسەل بە وشیاری هەیە چکات و کۆمەڵگەکە گە وشیار بکەی لە ڕوانگەیەکەوە زیرەک نییە بەڵکو لە ڕوانگەی جیاوازەوە زیرەکە بیتن دووەمیان وشیاری ئاینی ئاچووکە کۆمەڵگەکە پەیوەستیەشی ئاینی هەیە وە زیانەکەش هەم زیانێکی کۆمەڵایەتیە زیانێکی ئابوووریە زیانێکی تەندروستیە و زیانێکیشە تەسیری لەسەر ئاسایش لە هەر ئەم حاڵەتانەدا پێویستە لە هەموو ئەو ڕوانگانە وشیاری لە ناوەندەکانی خوێندن بە تایبەتی لە ناو کۆمەڵگا بەگشتی و وشیاری ئاینیش ئەتوانرێت تا ڕادەیەک بەرەنگاری ئەو دیاردەیە بوەستێتەوە بڵێ من پێم وایە باشترین ڕێ لە ئێستادا لەو بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان و توشبوونمان پێچکە ناوچەکەمان کەتیتە ناو جەیەک کە خەڵکی دەوروبەرمان لەوانەیە مادە هۆشبەرەکان زۆر بەکاربیێنی ئەویش بڵاوکردنەوەی هۆشیاریە یعنی ئەمە خەڵکەکەی کە پێش ئەوەی کەسەکان نەخۆش بن توش بن بە نەخۆشیەکە هۆشیاریان بکەین ئاگاداریان بکەین لە مەترسیەکانی ئەو مادەیە کە ئینسان
ژیان لە ئینسانیەتدا ئابڕینی کەوا ئەکە کەسەکە هەڵوەرێت یعنی ئینسانیەتەکەی ژیانی هیچی نامینی لۆیە بەڕای من لە پەروەردە لە خوێندنی باڵا لە مزگەوتەکان دەست پێ بکەین حتا بچینە ناو کافتریاکان هۆشیاری بگەینی ناو کەسانێک کە لە شتی سەرەتاییدان کە ڕەنگە سەر بچێشی لە مادەی هۆشبەرەکان چونکە کەسێک کە بزانی ژیانی تەدمیر ئەبی و نامینی ڕەنگە بیر بکاتەوە کە واز لەو شتانە بینیتن کە وەک سەرەتایەکن لێ بەڕای من هۆشیاری بڵاوکردنەوە و داواشم لە هەموو برانی ڕاگەاندن کار ئەوەیە کە ئێوەش زۆرترین ڕاگەاندن بڵاوکردنەوە تەرکیز و لەسەری بی چکە ڕاستی تێکچوونی ئۆرگانێک لە جەستە هەموو جەستە تێکەدا لە کۆمەلگاش هەر یەک کەس توشبی زیان بە دەوروبەرمانەگەینی